الحديث كتاب الله، خير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. وبعد. مسلمانان، پیغمبری خوا عليه الصلاة والسلام لحديثك ذاك عبد الله كري عباسي آموزا يقوم دجارته ودفرميت: ذاق طعم الإيمان من رضي بالله ربا وبالإسلام دينا وبمحمد رسولا. واتا أو كسا تامي إيماني تشتوه كبسيشة راضي بيت، أو كسا لإيمان قيشتوه لإسلامتي حاليبوه تامو تشيجي باوري كردوه كبسيشة راضي بيت. يكم باور راضي بيت كالله بتنها فالاستراويتي من رضي بالله ربا، راضي بيت كتنها خوا فالاستراو بيت كسي ترنا كسي ترشياوي فلسطينية دواميا. وبالإسلام دينا، وراضي بي بإسلام كديني بيت، غير إسلام هيك شيء كديني نبيت، بهيج ديني شيء الراضي نبي غير إسلام، تنها بإسلام نبي سيميا. وبمحمد رسولا، وراضي بي بويك محمد عليه الصلاة والسلام نراوي خوابي بولاي بكسي الراضي نبي شوين كسي ترنكبه. هر كسك بوسيش راضي به او تامي ايماني كردوه، چونك ايمانش تامو تيجي خويها، ايمانش لذتي خويها. والله تامي ايمان زور لتامي خواردنو رابواردنو همو خوشيكاني دنيا زياتره. بلغش لسر اوه اگر ایمان چۆ ناو دڵەوە ئەو ئینسانە لە پێناوی خوا ماڵەکەشی دەبەخشێ، و هەروەها کاتەکەشی دەبەخشێ، و هەروەها گیانی خۆش و لاشەی خۆشی دەبەخشێ لە پێناوی خوادا. بۆ چونکە ئیمانەکەی لای گەورەترە لە نەفسی خۆی، لە ماڵی، لە منداڵی، لە خێزانی، لە ژیانی، لە هەموو شتێکی بەلاوە گرنگترە ئیمان. بۆ چونکە ئەو ئیمانەیە کە ژیانی ڕاستەقینە و بەردەوامی تۆی پێوە بەندە. ئەگەر ئیمانی تەواوت هەبێ، تامی ئیمانت کردبێ، لە دنیادا خۆشحاڵ و بەختەوەریت. من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. فالوردگار دەفەرمێ هەر کەسێک عملی صالح بکات، کردەوەی چاکە بکات، ژن یا پیاو، و ئیمانێکی ڕاست و دروستی بەخوای پەروەردگار هەبێ، ئەوە لە دنیادا دەیژێنین ژیانێکی پاک و تەواو و خۆش. وَلَنَجْزِيَنَّهُمْ أَجْرَهُمْ بِأَحْسَنِ مَا كَانُوا يَعْمَلُونَ. و لە قیامەتیشدا پاداشتی دەدەینەوە بە باشترین شێوە. لە دنیادا خۆشحاڵە، لە قیامەتیش بە باشترین شێوە خوای گەورە پاداشتی ئەداتەوە. چێ؟ ئەو کەسەی کە ئیمانی هەیە. کەواتە لەذەتی ئیمان لە هەموو لەذەتێک خۆشترە. ئەو کەسانێک کە شوێن هەوا و ئارەزوویان دەکەون، لەذەت و خۆشیان لە ئارەزووی حرامیاندا دەبینن. ئەو کەسانێک کە ماڵی حرام دەخۆن، لەذەتەکە لەوەدا دەبینن. ئەو کەسێک کە مەشروب دەخواتەوە، لەذەتی خۆی لەوەدا دەبینێ. ئەوەی کە داوێن پیسی دەکات لەوەدا دەیبینێ. بەڵام هیچیان لەذەتی ڕاستەقینە نین، هیچیان خۆشحاڵی بەردەوام و تەواو و ڕاستەقینە نین، تەنها لەذەت و خۆشی ئیمان نەبێت. بەڵام چ کاتێک ئەو لەذەتە دێتە دڵتەوە، چ کاتێک ئیمان بەلاتەوە خەڵاتە نەک ئەرکێک بێت. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کاتێک کە کاتی نوێژ دەهات دەیفەرموو: یا بیلال ئەریحنا بها، ئەی بیلال ئیستراحەتمان بدەیە بەو بانگە، بانگ بدە بەوەی ئیستراحەت بکەین و نوێژ بکەین، لەذەتی لێوەربگرین، پێی مرتاح ببین. ئەمڕۆی ئێمەی موسڵمانان حاڵمان وایە کە دەڵێن با نوێژەکە لە کۆڵ خۆمان کەینەوە، بۆ ئەوەی ئیستراحەت بکەین، ئەگەر نوێژمان کرد نەجاتمان بێنێ. نە، ئیستراحەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و ئیستراحەتی هەموو ئیماندارێک کە بەڕاستی لە ئیمان حاڵی بوو بێت، لەذەت و ئیستراحەتەکەی لە خودی عیبادەتەکەدایە، لە خودی نوێژەکەدایە،
لە ڕۆژوگرتنەکەدایە لە حەجکردنەکەدایە چه عیبادەتێکە بەلای ئەوە لەزەت و خۆشیە نەک بەلای ئەوە کۆڵێکی قورس بێ هەر لە کۆڵ خۆی کاتەوە نەجاتی بێلەی زوو ڕزگاری بێلەی نەخێر ذاق طعم الإيمان ئیمان طعمی خۆی هەیە براکەم کە چۆ ناو دڵتەوە هەموو دنیا بەلایەتەوە قیمەتی نییە تەنها ڕزابوونی خوا دەبێ من رضي بالله ربا جا بزانین ئەو سێشتە چییە کە بێت و ئێمە پێی ڕازی بین ئەوە تام و چێژی ئیمان دەچێتە دڵمانەوە کە ئیمانیش تۆ دڵتەوە تۆ بەختەوەری دنیا و قیامەت دەبی تۆ سەرفراز و خۆشحاڵی دنیا و قیامەت دەبی یەکەمیان من رضي بالله ربا هەر کەسێک ڕازی بێ بەوەی کە تەنها خوا پەروەردگاری بێ کە تەنها ئەڵڵا پەرستراوی بێ جا لەوانەیە بڵێن کەس هەیە بەوە ڕازی نەبێ بەڵێ زۆر کەس هەیە خەریکە بڵێم لە ئێوەش کە بەوە ڕازی نییە قسە حساب نییە عەقیدە و بیر و باوەڕ حسابە ئەوە حسابەکە لە دڵتدا هەیە لە سەفەری حەجدا خوای گەورە بەنسیب هەمووتانی کاو لە ئێمەشی قبوڵکە شتی سەیر و سەمەرە و عەجیب دەبیندرێت کەسانێکە کە پێی بڵێ تەنها ڕووکە ئەو خوای کە تۆی دروست کردو تووڕە دەبێلێت ڕازی نییە کە بڵێ هاوار مەکە غەیری خوا قبوڵ ناکات شەڕت لەگەڵ دەکات ئەگەر بڵێ خوا بەتەنها با بپەرستین خوای گەورە لە قورئاندا حاڵی ئەوانەی بۆ باس کردوین ذلك بأنه إذا دعي الله وحده كفرتم وإن يشرك به تؤمنون أجر بيتو ناوي خوابة ها بينين إذا ذكر الله وحده أجر خوابة ها ناوي بينين بلين أي خلقين بس بابلين يا الله بس بابلين بناوي خوا بس بلين بفشتيواني خوا كفرتم نارازين بوا قبول ثانية وإن يشرك به أديك الشريك بودالين يا الله يا حسين يا شيخ عبد القادر تؤمنوا أبدأ إسراح حدك إذا إيه أو توابع نخير أو الشرك وكفر قرآن أو باسي كردوي بوي إخوائي ترد قاعدة فرمي وإذا ذكر الله وحده اشمأزت قلوب الذين لا يؤمنون بالآخرة أجر ناوي خوابة هابيني أوانيك إيمانيان تواوني بقيامة ضليان ديتا ويكو تنق دبي كبلي بس بلي يا الله بس بلي بناوي خوا بس بلي بپشتیوانی خوا مڵێ لە سای خوا و سەری جەنابتەوە تووڕە دەبێت وإذا ذكر الذين من دونه إذا هم يستبشرون أجر بيت بلي قيناك ذي لقل خواز بابلين يا رسول الله يا غوثي بغدايا هاوار وكو خويان دلين أو دلين احتواوا أو بياوي شاكا ورزل بياو شاكان دقري نازاني بو تعبي شيطان وآقاي لخوا فرستي نماوا خواتو يدرس كردو دبي بتنها بي فرستي بتنها خوشت بيو لي بترسي پشتی پێ ببەستی اعتقاد دوابێ بەس ئەو ژینێرەنە ئەو مرێنەرە ئەو ڕزقت دەدا ئەو دەستباتەوە لای خۆی دەبێ هاوارکەیتە ئەو بپەرستیت ژیان و مردنت هەموو بۆ خوا بێ قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له بڵێ نوێژەکەم حیوان سەربڕینم خێرکردنم ژیانم بەگشتی مردنم هەر هەمووی لله رب العالمين بەس بۆ خوایە نەک بۆ خوا و پێغەمبەر ئەوە خێری مەولودی پێغەمبەر بۆ دەڵێ خێری مەولودی پێغەمبەر بۆ ناڵێ خێر لە پێناوی خوای گەورە ئەوە بۆ چاکەسوور و مامۆستا ئەوە نەزر بۆ شێخ پیریز ئەوە هەمووی شیرکە و جاهلیەتی قەدیمە ئەوە ئەو کەسانەی وا دەڵێن بە خوا ڕازی نین تەنها بیپەرستن با چاک بزانن بۆیە پێغەمبەری خوا سەڵ دەفەرمێ ئەو کەسە لەززەتی ئیمان دەچێژێ کە بە خوا بەتەنها ڕازی بێت کە پەروەردگار و پەرستراوی بێت الله بەتەنها ذلك بأن الله هو الحق تنها خوا پەرستراوی حەقا چیتان دەوێت بۆ ڕازی نابن ڕازی نین بڵێ بەس با خوا بەتەنها بپەرستین دەڵێ ئەی پێغەمبەری خوش ئەی چۆن ئەویش نەپەرستین والله چەندەها قافڵەم بینیەوە بە چاوی خۆم قافڵەی حاجیەکان لە مەککەی پیرۆز ئەم ساڵ نووسراوە قافڵەی عەبد الرەسوول ئێمە عەبدی چین عەبدوڵڵاین یا عەبدی ڕەسوولین عەبدی خوای ئێمە نووسراوە قافڵەت عەبد الرەسوول قافڵەی عەبدی پێغەمبەر قافڵەت عەبد الرەضا قافڵەی عەبدی ڕەضا شرک و کوفر بە ئاشکرا تۆزێک خۆڵی سەر قەبر هەڵدەگرێتەوە لە ژیفانی خۆی داوێت دەیهێنێ ئەوە بەرەکەتی پێوەیە خۆڵی سەر قەبری مەدینەی هێناوەتەوە تەواو شیفای نەخۆشیە حیوان لەوێ سەر دەبڕدرێ حیوانی مەککە و حیوانی چوارقوڕنە هیچ فەرقێکی نییە گۆشتەکەی لەوێ لەگەڵ خۆی دێنتەوە دەڵێ ئەو بۆ ئەو زنانەی منداڵیان نابێ زۆر بەبەرەکەتە ئەی حەجت بۆ کرد کە تۆ تا ئێستا عەقیدەکەت هە شیرک و کوفرە ئەو حەجە بۆ دەکەی بۆ دەچیتە ماڵی خوای پەروەردگار
چەندەها شرک و کوفری تریش کە لەو کەسانە دەبیندرێت کە بۆ ماڵی خوا دەچن کەواتە تێبگە بگەڕێەوە ڕازی بە تەنها خوا پەرستراوی تۆیە غەیری خوا کەس جێگای ئەمەل و ئومێدی تۆ نییە کەس ناڕەحەتی لەسەر تۆ لا نابا کەس بەهاناتەوە نایە الله الصەمەد تەنها خوا جێنیاز و ئومێدتە خوا پشتیوانتە ومن يتوكل على الله فهو حسبه وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو خواتوشي ناڕەحەتیت کە کەس لەسەرت لا نابا کەس نییە لەسەرت لا بەرێ و بەوەش مەخەڵەتێ کە لە دێڕە شعرێکی مەولودنامەدا بەدرۆ خوێندراوەتەوە یا ئەکرەمە الخەڵقی مالی من ئەلوذ به سیواکە ئەی بەڕێزترینی مەخلوقات کەس نییە پەنای پێ بگرم غەیری تۆ نەبێ کاتێک بەڵایەکی گەورەم توش دەبێ تو خوا بە چه عەقڵێک ئەوە بخوێنینەوە کەس نییە پەنای پێ بگرین جگە لە پێغەمبەر کە بەڵامان توش بێ ئەی خوا لەکوێ لەبیرتان چۆوە بڵێ یا الله مالی من ئەلوذ به سیواک بڵێ ئەی خوایە غەیری تۆ کەس نییە پەنای پێ بگرم نەک بڵێ ئەی پێغەمبەری خوا کەس نییە پەنای پێ بگرم جگە لە تۆ نەبێ کاتێک بەڵایەکم توش دەبێ بۆ وا عەقیدەکەمان بگۆڕێ بۆ خوای پەروەردگارمان لەبیر بچێتەوە ئەوەی کە تۆی دروست کردووە و پێغەمبەریشی دروست کردو عەلەیهی سەڵات وسەلام کەواتە ڕازی بە بەخوا بە تەنها پەرستراوت بێ تەنها هاوارکەیتە خوا و ئەو بەهانات بێ ئەو نافع و ضارڕە سوود بەخشە و زەرەر لەسەر لا دەبا ئەوە یەکەم دووەمیان وبالإسلام دينا راضي بيت إسلام دينت بيت راضي بيت إسلام برنامج بيت إسلام دستوري جانت بيت من رضي بالإسلام دينا بويا خواي پروردگار لقرآن كيدا دفرمي ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه هر کسی غير إسلام ديني چي تر اختيارك هو قبولناك خواي جور لي لدنيا مولات الددا كيتي خوتا بلان ليت قبولناك بو قيامتت دینێکی بۆ داناوی کە خۆی تۆی دروست کردووە هەر ئەویش دینی بۆ داناوی ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه خوای گەورە لێ قبول ناکە ئەو کەسە لێ قبول ناکرێ ئەی لە ئاخیرەتدا حاڵی چۆن دەبێ لە دنیادا حڕیەتی ڕەئیت هەیە ئازادیت هەیە بە کەیفی خۆت فمن شاء فليكفر ومن شاء فليؤمن ئەوەی کافر دەبێ با کافر بێ لە دنیا ئەوەش مسلمانە مسلمان بێ ئەی بۆ قەبرەکەت چ دەکەی کوفرت هەڵبژار بێدینیت هەڵبژار وازت لە ئیسلام هێنا لە ئاخیرەت حاڵت چۆن دەبێ لە دنیا ڕابوێرە بۆ خۆت وهو في الآخرة من الخاسرين خوای گەورە فەرمێ لە ئاخیرەت لە زەرەرمەندان لەو کەسانەیە کە بۆ ناو ئاگری جەهەنەم دەچن پەنا بەخوا چونکە تۆی مسلمان کە ئیسلامت هەڵبژارد گەڕانەوەت بۆ لای حاکمێکە کە خاوەنی ئەو ئیسلامەیە ئەدی ئەو کەسەی کە ئیسلام هەڵنابژێرێ ئایا گەڕانەوەی دوای مردنی بۆ لای ئەو کەسەیە کە بەرنامەکەی بۆ داناوە یا هەمومان بۆ لای خوا دەگەڕێنەوە چەند ڕوڕەشیە بگەڕێیتەوە لای خوا و بڵێ دینەکەی تۆم نەویست لە دنیادا حاڵت چۆن دەبێت بیر لە وەزعی خۆتکەوە کەواتە ڕازی بە بەوەی ئیسلام دینت بێت غەیری ئیسلام هیچ دینێکی تر قبوڵ نەکەی ئەوجا دینیش تەنها یەهودیەت و نەسڕانیەت نییە تەنها جوولەکە و گاورێتی نییە ئەوەتە خوای پەروەردگار بە موشریکەکان دەفەرمێت قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد تا أخير دفرمه لكم دينكم ولي دين أي محمد عليه الصلاة والسلام بو كافر مشركان بلد أوي إيوة دي فرستن من ناي فرستن أوش كمن دي فرستن إيوة ناي فرستن چونك بتوحيدي ناي فرستن ديني خوتان بو خوتان لكم دينكم ديني خوتان بو خوتان ديني خوشن بو خون سيري كفروي ديني خوتان كواتا إنسان لسن هرشتك بأو دينا بالا لا ينخواوش نهات فرمي لكم دينكم أو دين ثاني هر شتێک هەڵبژێریت غەیری ئەو ئیسلامە خوا لێت قبوڵ ناکات لە ئاخیرەتدا زەرەرمەند دەبی سەرشۆڕ دەبی پەشیمان دەبی پێش پەشیمانی تۆ بکە و بگەڕێەوە سەر دینی ئیسلام ئەوە دووەم زۆر کەسێ نوێژ دەکات بەڵام بە ئیسلام ڕازی نییە دینی بێت نوێژەکەی دەکات تەقلیدی دەڵێ ناکرێ نوێژ نەکەین بەڵام ڕازی ئیسلام دینت بێ ڕازی لە هەموو شتێکدا ئەو ئیسلامە بەرنامەی ژیانت بێ ناوەڵا ئەوەیان ناکرێت ممكن نییە ناگونجێ بۆ سەردەمی ئێمە ناشێت سبحان الله جاکە خوا بۆ ئەم سەردەمە نەچیا قەی ناکە بڵێ دینەکەشی بۆ سەردەمە نابێت کە ئەو ئەرج و ئاسمانەی خوا دایناوە و تۆی لەسەری جەنابەت کە بەکە لەگەم سەردەمە نەیات ئەوە بەرنامەکەشی و دینەکەشی بۆ ئەو سەردەمە نابێت کەواتە دووەمیشیان بە دینی ئیسلام ڕازی بیت سێمیان بە چیتر ڕازی بین وبمحمد رسولا ڕازی بین کە محەممەد عليه الصلاة والسلام نێراوی خوایە تەماشای کەن نەیفەرموو بەوە ڕازی بی کە محەممەدیش عليه الصلاة والسلام
لەگەڵ خوا هاواری دەکرێتێ لەگەڵ خوا پەنای پێدەگیرێ لەگەڵ خوا سوێندی پێدەخورێ لەگەڵ خوا ناوی بێنی بە ناوی خوا و پێغەمبەران نه ڕازی بی کە محەممەد نێرراوی خوایە نێرراو یعنی چی لێ بکەین کەسێک کە بۆ لای تۆ نێررا دەبێ بڵێ یاخوا بەخێر بێ چ نامەیەکت پێیە ئەو پەیامەی پێی هاتووی چییە چی واجبە لەسەرمان بیکەین چی ئەمرمان پێکراوە جێبەجێکەین چیمان لێ قەدەغ کراوە لێی دوورکەوینەوە وە شوێنت کەوین ئەوە ئیمانهێنانە بە نێرراو شوێن پێغەمبەری خوا کەوی عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمانەکانی جێبەجێکەی خۆشت بوێ لە خۆت زیاتر چی لێ قەدەغ کردووی لێ دوورکەوێەوە بەڵام بەرزی کەیتەوە بۆ مەرتەبەی خوا کە بکت یا ئەڵڵا بڵێ یا ڕەسوول ئەڵڵاش ئەوە تۆ لێت تێک چووە نەدینت ماوە نەعەقڵت ماوە ئەوە ئیسلامەتی نییە ئەگەر نوێژ و ڕۆژت بکەیت ئەوە ڕازی نەبووی بەوەی پێغەمبەر نێرراوە واد لێ کرد پێغەمبەری خواش لەگەڵ خوا هاواری دەکرێتەوە و دەپەرستێ ئەوە شەریک بۆ خوادانانە ڕازی بە کە پێغەمبەر نێرراوی خوایە تۆ بەچی بوویتە مسلمان بە دوو کەلیمە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله شاهدی دەم کە ئەڵڵا معبود و پەرستراوی حەقە بەتەنها هیچ پەرستراویشتر نییە جگەلەو وأشهد أن محمدا شيء رسول الله شاهدية دم كمحمد عليه الصلاة والسلام نيرراوي خوايا كاك نيرراوي يعني شي رسول يعني نيرراوي يعني شوينك وشي كردو عوافك نك بشي لقال خوابي فرستي نابي هندي كتكفي دلي كاك هاور وك بيغمبر صلى الله عليه وسلم دلات يوني ما شهادي بيدينين آخر شهادي بيديني بس نازاني يعني شي شهادة هنا شهادي بيديني كنيرراوي خوايا خو شهادة بيديني ناو كمعبودة لقال خوا شوێنیکەوە بە قسەی بکە دەست بە سونەتەکانی بگرە لە فەرمانەکانی لامەدا خۆشت بوێ لە خۆت زیاتر بانگەوازی خەڵکی بۆ ئەو شتە بکە کە ئەوش بانگەوازی کردووە لەسەر دینەکەی بڕۆ ئەوە یعنی شاهدی هێنان بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام جا هەر کەسێک بەو سێشتە ڕازی بێت ئەوە طعمی ئیمانی چێشتووە ئەوە لەزەتی ئیمانی چێشتووە ئەوە مسلمانە و خۆی پەروەردگار لای ئەو قبوڵە ئین شاء الله تعالی داواکارم لە خوای پەروەردگار وامان لێ بکات کە ڕازی بین بە هەر سێکی ڕازی بوونێک لە دڵ و دەروونمانەوە هەڵبقڵێ و لە زمان و لاشەو کردەوەمان ڕەنگ بداتەوە خوای پەروەردگار لێمان ببووری خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی و لە دینەکەت حاڵیمان کەی زیاتر و وامان لێ بکەی پابەندی دینەکەت بین و ئاخیرمان خێرکەی و استقامەتمان بدەیە یا ئەیها الذین آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون والصلاة والسلام على رسول الله لحديث اشتر ذاك إمام أحمد وإمام نسائي رحمة إخوائي قوريان لبالروايات يعني كردوه تفرون في غنبري إخوة عليه الصلاة والسلام فرمويتي من قال رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد رسولا حين يصبح ثلاثا وحين يمسي ثلاثا كان حقا على الله أن يرضيه هركسك بياني سيجار وإوارش سيجار بڵێت رضيت بالله ربا من رازیم بەخوا پەروەردگار و پەرستراوم بێ بەتەنها و رازیم بە ئیسلام دینم بێت و رازیم بە محەممەد عەلەیهی سەڵاتو وەسەلام نێراو بێت بۆ لام ئەوە كان حقا على الله أن يرضيه ئەوە حەقە لەسەر خوا لەسەر خۆی بە فەضڵی خۆی دایناوە کە ئەو کەسە رازی کات ڕۆژی قیامەت چەند خۆشە خوا رازی بکات ڕۆژی قیامەت یعنی چۆن تەشبیه نەبێ منداڵێک کە تووڕە بووە زویر بووە دایکی دەیەوێ ڕازی کات ولله المثل الأعلى ببێت تەشبیه ئەوەی دەداتێ نا شتی تریشم دەوێت ئەوەشم دەوێت ئەوەشم دەوێت ئەوەشم دەوێت چی دەیەوێت دەیدێتێ کە تۆ بەو سێشتە ڕازی بیت كان حقا على الله أن يرضيه خوای گەورە بە فەضڵ و کەڕەم و ئیحسانی خۆی لەسەر خۆی واجب کردووە کە تۆ ڕازی کات ڕازیت دەکات ڕۆژی قیامەت چیت پێ خۆشە چی داوا دەکەی خوای گەورە دەداتێ بەس تۆ بەو سێشتە ڕازی بە و لە قەبریشدا پرسیاری ئەو سێشتە لێ دەکرێت کە چوویتە ناو خاکەوە ئەو سێ پرسیارەت لێ دەکرێت چێ پەروەردگارت بوو چێ معبود و پەرستراوت بوو ئەڵڵا بەتەنهایان شتی تریش دووەمیان دینەکەی تۆ چی بوو سێمیان ئەو کەسێک کە بۆتان نێررا بوو چێ بوو ئەو سێ پرسیارەت لێ دەکرێت جا کە لە دنیا تۆ ئەو سێ پرسیارە جێبەجێکەیت ئەو واللهی لە قەبر وەڵامی دەدەیتەوە بەبێ تەڵقین وەڵامی دەدەیتەوە ئەگەر واللهی لە دنیاش بەو سێشتە ڕازی نەبی 7,000 تەڵقین بدرێ وەڵامی نەدەیتەوە ژیانی دنیا چێڵگەی ئاخیرەتە چ بچێریت لێرە لەوێ ئەوە دەدرویتەوە کەواتە براکانم ڕازی بین بە پەرستراوێتی خوا بە نێرراوێتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام
بەڵام زۆر کەس وەکو خوای پەروەردگار دەفەرمێت ويقولون آمنا بالله وبالرسول وأطعنا زۆر کەس دەڵێن بە زمانیان ئێمە ئیمانمان بەخوا هێناوە کە پەرستراوە و ئیمانمان بە پێغەمبەری خوا هێناوە عەلەیهی سەڵام کە نێرداوی خوایە ثم يتولى فريق منهم وهم معرضون لپاشان پشت هەڵدەکەن لە ئیمان بەخوا و پێغەمبەری خوا وإذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم وما أولئك بالمؤمنين وإذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم إذا فريق منهم معرضون خواهي قول فرمي أوانا إيمان دارنين أقر بانقت كردن بولاي قرآن كي خوا بولاي حديثي پیغمبري خوا عليه الصلاة والسلام فرموت خوا واي فرموه پیغمبر واي فرموه إذا هم معرضون پشت اللي الله كان رشد لنا داتوا خوش بإيمان دار دادنه دەژڵێ مسلمانم نوێژیش دەکا کە پێش دوت خوا وای فەرمووە ئەسڵەن بە خەیاڵیدا نایە سنەتی پێغەمبەر سەڵسەم ئاوایە هەر گوێشی لێ نییە و نازانێ لەگەڵ ئەویشتا خوای گەورە دەفەرمێ وما أولئك بالمؤمنين ئەوانە ئیماندار نین وإن يكن لهم الحق يأتوا إليه مذعنين ئەگەر بزانێ مەسلحەتی خۆی تێدایە بەپەلە دێت بەس ئەگەر بزانێ لە کێشێ و نیزاعێکدا حەقەکە بەلای ئەو دانیە ئەوە پشتی لێ هەڵدەکا أفي قلوبهم مرض أم ارتابوا أم يخافون أن يحيف الله عليهم ورسوله بل أولئك هم الظالمون خواهي فرمي أوانا الظالم من ونخوشيني فاقلة ضليان داخل إنما كان قول المؤمنين خواهي فرمي إيمان داري راسقين الشيء أوانا إذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم أقر بانقت كربو لا إخوة في غنبر فرموت خوا واي فرموه في غنبر إخوة صاصم واي فرموه أقر بانقت كرب قالوا سمعنا وأطعنا دەڵێن بیستمان و گوێڕایەڵی دەکەین و سەرسەر و سەرچاو چی خوا فەرموویەتی ئەوە دەکەین چی پێغەمبەری خوا سەڵسەم فەرموویەتی ئەوە دەکەین وأولئك هم المفلحون خوا دەفەرمێ ئەوانە سەرفراز و سەرکەوتون ومن يطع الله ورسوله ويخشى الله ويتقي فأولئك هم الفائزون هەر کەسێک گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا بکات و لە خوا بترسێ و تەقوای خوا بکات ئەو کەسانن کە فائزن ئەو کەسانن براون ئەو کەسانن سەرفرازی دنیا و قیامەتی كاتبراكم إيمان تنها بقسنية الإيمان ليس الإيمان بالتمني ولا بالتحلي ولكن ما وقر في القلب وصدقه العمل إيمان أولية بقسي خومان بلين ولا إيمان دارين إيمان أولية ضرب دا جيجير بيت وعملوا كل دوش بيسا المينات أقر تيج قترا خوا وايفر مبلي بسرشاو سمعنا وأطعنا في غنبري خاطم وايفر مبلي سمعنا وأطعنا أقر وانبي پشتی لي هالكيس ئەگەر پێ دوترا خوا وای فەرمووە قبوڵی نەکەیت ئەوە بزانە نەخۆشی لە دڵتدا هەیە نەخۆشی نیفاق ئەوە بزانە تۆ زاڵمی و سەرکەوتو سەرفراز ناوی پەنا بەخوا هەرچەندە بەخۆشت بڵێ ئیماندار کەواتە بە عەمەل بیسەلمێنە کە تۆ ئیمانداریی ڕاستەقینەی بۆ ئەوەی خوای پەروەردگار ڕۆژی قیامەت ڕازیت کە خوای پەروەردگار بەهەشتت بەنسیب بکا و لە جەهەنەم ڕزگارت کا کەواتە براکانم با ئیمانەکەمان بە تێگەیشتنەوە بێ با ئیسلامەتیمان بە لێحاڵی بوونەوە بێ وبا بعمل كردوش بيسلمينين للروشتو آدابو نريتمان دا با بيسلمين نوران بداتوا تنها قصيق نبي بلان بعمل بجيبوا السين داوا كرم لخواي فرودقار رحم من بيبكاو وببخششي خوي بمان بورين خواي فرودقار زياتر الذين كت حالي من كين أي فرودقار داوات لذكين وامان لبكي كبتور راضي بين بدينا كد راضي بين بين الراوة كد راضي بين أي خواي فرودقار خواي جان أولا دلو درون من دا هالقليل خواهی پەروەردگار وامان لێ بکەی لە کردەوەمان دامەنگ بداتەوە ئەی خواهی پەروەردگار لە گوناهی هەموو لایەکمان ببورید ئەی پەروەردگار بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی یا ئیلاهەنا یا رب العالمین ئەغثنا اللهم ربنا أغثنا اللهم أسقنا وأغثنا يا أرحم الراحمين اللهم اغفر لنا وارحمنا وعافنا وأكرمنا يا أكرم الأكرمين ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم أوصي نفسي وإياكم بتقوى الله العظيم أوصي نفسي وإياكم بتقوى الله العظيم يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على محمد وآله أجمعين وآخر الصلاة الحمد لله رب العالمين